دیاردەی مەی خواردنەوە لەسەر شەقامە گشتیەکان سیمایەکی دوور لە شارستانێتی بە پایتەختی ڕۆشنبیری بەخشیوە لە باخچەکانی ناوگەڕەکەکان و سەر شەقامە گشتیەکانی وەکو بازنەی مەلیک مەحموود و قلیاسان و دەباشان و زۆرێکی دیکە لە شوێنە گشتیەکانی سلێمانی ئێستا بوونەتە جێگای مەی خواردنەوەی بەشێک لە هاوڵاتیان کە ئەوەش پیسبوونی ژینگەی شوێنە گشتیەکان و زیادبوونی شەڕ و ڕووداوەکانی هاتوچۆی لێکەوتووەتەوە. جاری وا هەیە کە ئەمانە ئەبینی هەستەکەی کە تووشی ڕووداوێکە بی تووشی شەڕێکە بی تووشی ئەوە بی کە مەسەلەن ئەمانە سەرخۆشن بێنە سەرجادەکە سیلاحیان پێبێ و دەستکەن بە تەقە و دەستڕێژکردن و هەروەها ئەو ماڵانەی کە بەرامبەری ئەو شوێنن یا لە نزیکی ئەو شوێنن بەڕاستی هەمان ئیزعاج بوون لەم دیاردەیە بەڵام مع الأسف هەتا ئێستا لایەنە ئەمنیەکان و لا ئەو لایەنانەی کە پەیوەندیان بە کارەوەیە بێدەنگیان لێ کردو و هیچ دیاردێ ئەو دیاردەیان بنەبڕ نەکردو. بەپێی یاسای سزادانی عێراقی و ڕێنمایەکانی بەڕێوەبەراتی گەشت و گوزار مەی خواردنەوە لە شوێنە گشتیەکاندا قەدەغەیە چونکە بەهۆی مەستی ئەو کەسانەوە کێشە بۆ هاوڵاتیان دروست دەبێت. بەڕێوەبەری کاروباری گەشت و گوزاری سلێمانیش دەڵێت بنەبەڕکردنی ئەو دیاردەیە کارێکی ئەستەم نییە بەڵام پێویستیان بە هاوکاری لیژنەکانی شارەوانی و قایمقامێتی سلێمانی هەیە. وەکو سیمایەکی دزێ و دێتە بەرچاو و دیاردەیەکی ناشارستانیە ئێمە لەگەڵ ئەوە داین بەڕاستی بنبڕ بکرێ بەڵام ئێمە وەکو خۆمان وەکو گەشت و گوزار توانای ئەومان نییە کە جێبەجێ بکەین چونکە لایەنی جێبەجێکارنین لەو بابەتەدا. هاوکات بەپێی یاساکانی هاتوچۆ ئەو شۆفێرانە سزا دەدرێن کە بە مەستی شۆفێری دەکەن. بەپێی ئاماری هاتوچۆی سلێمانیش مەی خواردنەوەی شۆفێران بە سێهەم هۆکاری ڕوودانی ڕووداوەکانی هاتوچۆ دادەنرێت. ئەوەش لە کاتێکدایە شوێنی مەی خواردنەوەی ئەو شۆفێرانە لە شوێنی نیشتەجێبوون و شەقامە گشتیەکانەوە نزیکە و ئەوەش وای کردووە سەلامەتی هاتوچۆی هاوڵاتیان بکەوێتە مەترسیەوە. 14 حاڵەتیا بۆی تیژڕۆیی بووە و بە نەبوون 157 بیاگایی شۆفێر 54 حاڵەت مەینۆشی 34 کەمتەرخەمی شۆفێر 38 لاساری داهاوڵاتی لە پاراستنی ماوەی سەلامەتی 8 حاڵەت. ئەو کەسانەی مادە هۆشبەرەکان و مەی بەکاردەهێنن سروشتێکی شەڕکەر و تند و تیژ و سەرشێتانەیان بۆ دروست دەبێت. ئەوە ژوا دەکات لە شەقام و گەڕەکەکاندا کێشە بۆ ژیانی ئاسایی هاوڵاتیان دروست بکەن. هەر بۆیە ئەندامانی ئەنجومەنی پارێزگا و گەشت و گوزاری سلێمانی داوا دەکەن ئەو دیاردەیە بنەبڕ بکرێت. درەنگانێکی شەوە هاتوومەتە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود ئەوەی کە لە پشتی منەوە دەبینێت ژمارەیەک لە هاوڵاتیان کە تا درەنگانێکی شەو لە سەر ئەم شەقامە دەمێنەوە و بەهۆی مەی خواردنەوە بەدمەست دەبن. لە دوای بەدمەست بوونیشان ڕوو دەکەنە سەر شەقامەکان و کێشە بۆ هاوڵاتیان دروست دەکەن. ئەوە لە کاتێکدایەکە شوێنی ئەو کەسانێک کە مەی دەخۆنەوە زۆر نزیکە لە شوێنی شەجێبوونی هاوڵاتیانەوە بە شێوەیەک لە دەستی ڕاستی منەوە گەڕێکی ئازادیە لە شاری سلێمانی و هاوڵاتیان تێی دانیشتەجێن لە دەستی چەپی منیشەوە ئەو شوێنەیەکە ئەو کەسانە بە مەبەستی مەی خواردنەوە کاتەکانی تێدا بەسەر دەبەن. ئیحسان سابیر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.